سەرکۆ سەحەر سڵاوتان لێبێت سڵاو لە بینێرانی کورسات هەڵبەت لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە هەمومان نەزانین کە خواست لەسەر خورما و ئەو جۆرە خواردنانێک کە لە ڕۆژشکاندن و فتارە ڕۆژوانان حەزی پێ دەکەن بەڵام ئێستا بەدووە خواستەکان زیاتر دەچێتە سەر چکولێتی باش و گوڵۆ بە ڕۆژەی خۆش و فستقی خۆشەوینین ئەمە یەکێکی دوکانێکی فرۆشتنی گوڵە بە ڕۆژەیە لە پارێزگای کەرکووک ئامادەکاری جوانی کردووە ئەنی مادەکانی جوان ڕێخستووە بۆ ئەوەی خواستی کڕار بچێتە سەری بۆ جەژنی ڕەمەزان کڕاران ڕووی لێ بکەن و ئەم گوڵە بە ڕۆژە و چولێتانە بخۆن با لەگەڵ مامەیە قسە بکەم سڵاو لێبێ مامەگیان بازار چۆنە ئەمساڵ خەڵک دێ فستق بکڕێت چکولێت بکڕێ باشە الحەمدولله باشە لە جۆرەی ئەم وچە و بڵێن معاشەی کە ئیسا حکومەت دەیداتە خەڵک باشە لەخوا بەزار بە حرەکەی بازاڕەیە باشە ئێوە بازاری باشتان کردووە بۆ ئەوەی خەڵک بێشتەکان بە بەڵێ بە دڵنیایەوە ئەوەی پێداویستی جێژنەیە وەکو شیرنەمەنی و چەرەزات هەموو پێداویستەکانمان هەیە لە بەردەستمانەیە ئەو نرخانەی ئێستا هەیە هیچ فەرقێکی هەیە لەگەڵ ساڵی کارانی زیاتر کەمتر بەڵێ داشکانی تەواوی بۆ کراوە ئەم ساڵ باشترە هەنێشتمانەیە گرانە بەڵام ئەوەش دووسێ بابەتێکە باقی عشاکان هەمووی داشکانی بۆ کرا و سەیرێکی زۆر گونجاوە بۆ خەڵکی ئینشەڵڵا وەک باسی لێ دەکات کە خاوەنکانەکان بازاڕیان کردووە وە کڕیاریش ئێستا بە دوایتر دێن بۆ کڕینی چەرەجات و چکولێت و گوڵۆ بە ڕۆژە سڵاو لێبێ هاتوو نەمانە بکڕن بۆ جەژن بەڵێ زیاتر فستقەکردیان گوڕۆ بە ڕۆژە چونکە خەڵکەڵێ ئەو قاپەی کە فستقی تیاابێ گوڵە بە ڕۆژەکەی ناخۆرێ ئێوە کامەیەکردن زیاتر وڵا خۆی بەگشتی لەبەرەوەی مەسەلە نزیک بوونەوەی جێژنە و مەسەلە ماجر پیرۆزی ڕەمەزان تەواوێ خواست لەسەر هەمووی شێوەکانی فستق ئەوە چەرەزات هەیە مەسەلە باشن بەس وەکو بینین بازار بەسەر شێوەی کڕین و فرۆشن شێوەی گووان لە گەڕەکی کوردیەکان ئەنی بەداخەوە زۆر گەرم نییە لەبەرەوەی تۆزە باری مەسەرەن دارایی خەڵک بەو شێوەیە نییە مەسەر گەڕەکی کوردیەکان بە تایبەت ئێستا لەو گەڕەکانی تر لە کەروکە مەسەر بەو شێوەیە نییە مەسەر ڕێگای بەغا و جیانە لەبەرەوەی موچە وەرەگن بە بەردەوامی بەس بۆ تاچی کورد تۆزێک گران کەوتووە وەلەو مەسەر دوکاندارەکان بەوا چێ مەسەر شت زۆرە لەخوا بە زیاد بێ واشیان کردووە کەوا تۆزە قیمەتیان داگرۆ خەڵک بتوانێ بکڕێ بەزی تر لەگەڵەوەشە پێوەی دیارە مەسەرەن چۆڵایەک لە بازاڕە بینی و عەجەبامەی کەوا موچە خۆر ئەی باشە ئەوانی کەوا هەیە موچەشی نییە مەسەلە ئەوانی کەوا احتیمالیان لەسەر کاری ڕۆژانەی خۆیان مەسەلە ئیشکەن ئەوانە بێت چۆن مەسەرە بۆ جێژن پێداویستەکانی خۆیان پیاکانی ترەوە ئەوە کەوێتە سەر لایەنی پەیوەندداری ئەوە مەسەرەن بەو شێوێن نەبووایە بەداخەوە سوپاس بۆ تۆ ئەمێ باس لەوە بکەم هەر لە چوارچەوەی ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز پارێزگاری کەرکووک ئێواری دوێنێ یاخود لەگەڵ لایەنە ئەمنیەکان لەگەڵ لایەنە ئیداریەکانی پارێزگای کەرکووکدا کۆبوونەوە بەستی ڕێخستنی کاروباری ئەمنی و ئیداری بۆکو ئامادەکاریێک لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە لایەنەکان ڕاستپێدرا بوون ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن بە تایبەت لە شوێنانی کە قەرەباڵغن جگە لە شیرینی و چەرەزات ئێرە دوکانێکی فرۆشتنی جلوبەرگی کوردیە کە حەزەکەم ئاسۆ بەر لەوەی بچیتە لای ئەو شەوەیەکی ڕاستەوخۆ ئەگەر بیستی من بیت من دەستخۆشی و لە یەکەم سپاس بۆ بە ڕێزەشی وەکو دوکانارێک کە قسەی بۆ تۆ کرد بەڵام یەک پرسیار لێرا دروستە بێ ئێستا زانی بەرە جەژنانە بە تایبەتی دوکانارەکان یا خۆ کەسانی کە پێداویستیەکان لە چەرەسات و لە شیرینی و لە تەواوی بابەتەکانی کە پەیوەستە بە خواردنەوە من پێم خۆش بووە گەر لە دوای ئەم جلوبەرگە چوویتە لای دوکانارێکی تر ئەو پێداویستیانە ئەشیهێنە سەر جادەکە و سەری بەتاڵە تا چەند ئاگاداری ئەوە بن کە زیان بە تەندروستیمان نەگەن یا خواوڵاتیان دڵنیابن یاخو لیژنەکان چاودێریە بێ بەسەریانەوە بۆی کە ئەو خواردنانە زۆر جار بەوەی پیسبوونەوە یاخو بۆی خراپبوونەوە بەرکەوتنی هەتا و هەوایەکی خراپ و لەوانەیە کاریگەری هەبێ ئەگەر ئەو پرسیارش کرد بۆ دڵنیابوونی هاوڵاتیان سەرکۆبا لێرە بچمە دەرەوە زۆر باش پرسیارش ئەکەم وەڵامەکەی بۆ بینەرانی کورسا دەخەینە ڕووێستا لەم دوکانی جلوبەرگە کوردیم کاگرێ بە سڵاو دێبێ جلوبەرگ بازاڕی چۆنە لە چوارچەوەی ئامادەکاری خەڵک بۆ جژنی ڕەمەزانی پیرۆز لەخوا بەزێ سەرەتا بە خێراتنتانەکەم
وڵی لە چاو ساڵانە زۆر باشە ئێستا زیاد خواز لەسرم جلە کوردی حازرانە زۆر بووە هەنی سێک دوو ساڵە بازاری زیاد فەرقی کردووە بەبوونی مناسبەکان نەورۆز و جێژن و ئێتر مناسبەکان بازارمان لەخوا بە زیاد باشە ئەمانە نرخەکانیان چۆنەوە دروستکردنەکەی لەکوێ باس لەوە دەکرێت کە لە دەرەوەی وڵاتە شتیوان ناشتیوان ئێمە 2016 و یەک حاوێکمان هێنا لە سینەوە ئیتە لەوێ تێچۆکەی گەلێ زیاتر لێرە قماشەکەی خۆمان لە تورکای کڕین و لە چەمچەماڵی دوورین گشتی حازی و هەرخەیات خۆمانی سێستش خەڵگوایە دیێرە کاکە ئەم قاتە سینیانە بە چەنە شدوانی هەمووی لێرە دووری و هین خۆمان نرخەکانیان چەندە نرخەکانی 30,000 سی بۆ 35,000 تر جیازی کەمە لە قماش و دوورینەکەیەتی ئەم ساڵ زۆر خواست لەسەرەوەیە کە قەمیسی سپێخرێتە ژێری یان دوگمەدارە یان زنجیرە خەڵک دێت زۆرترینی داوای چیەکە وڵی بە ئام خواز لەسەر ئەم مەهاباتی برین زیاترە ئەم دوورینەکە قەمیسەکە لە ژێرەوە شازی مەهاباتی پێڵێ لەبەرەوەی کە شوها بەرەو گەرمیە چه ڕەنگە ئەم ڕنگانە زیاتر خەڵخواستی لە کاڵانە زیاترەوەڵە بەعام بازار باشە لەخوا بە زیاد بێ خاڵی ساڕووی قاتێ دیتە کورد دوورینە بەلای کەمەوە تقریبا 90,000 تێچێ دێ قاتی حازرێکرێ لێرە حازر دوورا و قیاس خۆی و هەر ڕەنگێک بێ بەردەستە 30,000 ینی بۆ ئێستا خواسی زیاتر لەسرە لەم دۆخابووری خەڵکیش باشە بە تاکی دوایەنەوەڵا زۆر فەرقیە هەنی ئیسە گەنجان و هەر پیاوە قەدیمەکانی برین زیاد زێسە خواست لەسرم حازرێ ئەرۆن بازارتاندا زۆر سپاس ئەوەی کە گوێتان لێبوو تی فرۆشارێکی جلوبەرگی کوردی بوو کە باسی لەوە کرد ئێستا خواست لەسەر جلوبەرگی حازریایی کوردی کە خەڵک دێ دەیکڕێ با سەرکۆ پرسیارەکەی تۆ لەو مامەی بکە مامە گیان پرسیارێکمان هەیە بەڕاستەوە خۆ لەگەڵتان ئەم خواردنە چەرەزات و چکولێت و شتانی کە لە دەرەوە داتناوە مەترسی تەندروستی لەسەریان ئەبێ خۆی ئەبێ ئەمانە لە دەرەوە بنیانی تۆز ناچێتە سەری بعضی چکولێتمانەیە ئێرانیە تۆزە ڕقە ئەبێ تۆزە بیدێنە خۆرەکە تۆزە نەرمەوە بێ چکە حەد لە بیلات دێ ڕقە تازە ناو کارتۆنا ئیشکێنی ڕقە تۆزی دنە خۆرەکە بۆی تۆزە شی وەرگێ ژنە تەندروستەکان بۆ نمونە دێن ینی لێ پرسیۆتان لەگەڵا بکەن ئەم ڕوونکردنەوەیان ئەدەنێ هەموو شتەکانتان ئەوێ لە دەرەوە بێتیان بە تاکیت جەماس حەدێن دێن سەردانمانەکەن دێن بە دوکانەکان نەگەڕن احتیاطی سەی موادەکەکەن ئەسە لە ژوورۆ هەمانە بۆ نمونە ئەتوانین سەیریکەی لە ژوورۆ هەمانە ڕقا ئاوای لەکە ئەڵی بەردە بەڵام کە لەبەر خۆرەکە بە شیشی نەرمی وەرەگرێ ینی سزا نەدراون لە بەرەوەی بڵێن سەر پێچیتان کردووەوە ناوەڵە سزا نەدراوین و شتەکەش کۆلێتی بەرزە ئەنێوانێ بڵێ ئێکسپایرە یان شتێکە باش فەرمو ئەمە لێگەڕن ئەو جۆرە چکلێتانەی کە ڕقن پێویستیان بەوەیە تیشکی خۆر لێیاندا دڵنیا بەلێ بەڵام من بابەتەکەم لەسەر ئەوە بوو لیژنەکانی تەندروستی چاودێری دێن سەردانی بازارەکانەکە کە ئەیبینن ئاوا بە دەرەوەی لەسەر شۆستەکەیە تووشی سزا نابن نا زۆر بە دڵنیایەوە سێ کۆلێتی شتەکەکەن ئەگەر پێویستی بە سزا بوو سادرین ئەگەر پێویستی بە سزا نەبێ خۆی کۆلێتی دیارە کۆلێتی نزم بێ ئەن ئەکسپایر بێت بەڵێ حەقی سزادانەیە سپاس سەرکۆ سەحەر بەڵێ زانایەکان بوون لە بازارەکانی کەرکووکیش لیژنەکانی چاودێری تەندروستی دەگەڕێن بەڵام ئەوەنی کە تێبینیان لە سەریان هەیە سزایان دەدەن وەکو دوکاندارەکەش دەڵێ بەڵام بەشێک لەو کەلوپەلانی کە هەن ئاسایە وەک دوکاندارەکان دەڵێن ئاسایە لە دەرەوە دابنرێ بەبێ ئەوەی مەترسی بێت بۆ سەر تەندروستی و کەسانی کە خواستیان لەسەر و دێن دەیکەڕن